تەڵەبەی بەشە توبیەکان لەسەر ئاستنی ئیژ ناکەن لەسەر جەستەی مرۆڤەکی ئیش دەکەن. ئێمە وەکو قوتابیانی پەیمانگای تەکنیکی پیشەیە ناڕەزایی خۆمان دەردەبڕین سەبارەت بەوەی قوتابیانی بەشی وێژەی پیشەی لە پەیمانگایەکەمان لە بەشی توبی دەوام دەکەن. سەبارەت بەوانە حەق و مافی مەشفەوتایە کە بە زانستی هاتینە بەشی توبی. لێرەکوانە هیچ لەگەرمان نایەتە سەرخەت هەموو دەڵێ لە کۆبنەوەدانە. دکتۆر زەبار لە سندیکای دەڵێتن لە 2024 کتاب کرایە کە ئەو پەیمانگایانە نایاساینە قەپات بکرێن بەبێ پرسی وەزارەتی کراینەوە. لەو لایەش ڕاگری پەیمانگایەکان دەرێ پرسی وەزارەتمان هەیە ئەو پەیمانگایانەمان کردیتەوە کە بە مەحەدەلی 50 لە 50ەوە دەست پێ دەکات لە بەشی توبی وەرد دەگرن لە بەشی جوانکاری بی لە بەشی جوانکاری لێ دەوام دەکات. خۆی ئەم بەشانە نمرەی چەندیان پێویستە سەروی 50 زیاتر لە 50ەوە دەست پێ دەکات 53 و 54 پەرستاری وەردەگری پەرستاری گشتی. باشە کێشەیەکیتان هەبووتان هەویە ئاتەن ناسنامەی سندیکاتان بۆ ناکرێت سەبارەت بەوەی دەرێ بەشی وێژەیی و پیشەیمان هەیە لە بەشە توبیەکان سندیکان ژێرێتن ئەمە دەبتە بازرگانی تەڵەبەی بەشە توبیەکان لەسەر ئاستنی ئیژ ناکەن لەسەر جەستەی مرۆڤەکی ئیش دەکەن پێویستە دەرەجەیان بەرز بیتن وەکو بازرگانیەکی لێ هاتێ ئێستا هیچ لایەک لە بۆمان نایەتە سەرخەت دەرێت چارەسەرکردن. ئەمەش هەموو ڕۆژێ بایکۆتمان هەیە لە هەموو دەرکەوت دامەزراوەکان هەتا پەیامەکەمان دەگاتە جێ و کێشەکەمان چارەسەر دەکەن. وەزارەت چی دەڵێ لایانی پەیوەندی دەرهاتوتە سەرخەت قسەی لەگەڵەوە کرد لە سندیکا قسەیان کردیان خاوەنی نوێنەری دامەزراوە شەهید چونکە ئەوە یەک پەیمانگانی ئەو کێشەی هەیە لە 5 پەیمانگای نایاسایی لە هەولێری ئەو کێشەی هەیە. ئێستاش ئەمە بایکۆتی دەکەین داوام ناکەین هەتا ئیشەکەیەک لای دەکرێتەوە. قوتابیانی هەر 5 پەیمانگان لێرە ئامادە بوون. بەڵێ باشە داواکاری ئێوە ئێستا بەڕسمیت ینی داواکاریەکەتان بۆی بگاتن بە کورتیەکەی چییە؟ کێشەکەمان لە بۆ عەل بکرێ هەوێ سندیکا بدرێتێت چکە ئەمە خەریزمان هەیە ئێستا کە لە هیچ دامودەستگایەکی وەریان ناگرن بە خۆبەخشش بەبێ هەوێ سندیکا هەموو مودەی چەند ڕۆژێکیان لە بۆ دیاری کرایە هەویەی نەبەن دەردەکرێن. واتاگەرەوە ئەو ناسنامەتان بۆ دروست نەکرێت لە داهاتوو ناتوانن کار بکەن لەو مەجاڵی خۆ بە خۆبەخشش ناتوانێن. زۆر باشە بەردەوامی بەخۆ پیشاندان دەدەن تاواکو بەردەوام دەبین هەتا ئەو وەختەیەک لای دەکرێتەوە کەینێ تەڵەبەکانی خەریجمان هەویەی سندیکایان وەرگر ئەجەوازە بایکۆتی دێنین.